بەناوی خوای بەخشندەی مێهرەبان خۆشەویستانم لە بەرنامەی بەفەڕ لە گوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. سپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی ئەو خوایی کە مرۆڤ لە ژماردن و حسابکردنی تەواوی بەخشەکانە کۆڵەوار و دەسەوەستانە. درود و سڵاوی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی بەڕێزترین و بەشەرەفترین و بە ئەخلاقترین هەڵبژێردراوی خوا و خۆشەویستی خوا حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلى الله عليه وسلم و بەتایبەت لە ڕۆژی هەینیدا ملیارەها سڵاوا دەنێرین بۆ گیانە پاک و بەرزەفڕەکەی. سڵاو و ڕێز و خۆشەویستی خوش لە ئێوە و خانەوادەی ئێوە عزیز و خۆشەویست بێ، بینەرانی عزیز و خۆشەویست. خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی بەفەڕ بەدیداری ئێوە عزیز و خۆشەویست شاد دەمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. لە بەرنامەی ئەمڕۆی بەفەڕدا باز لە پێگە و بایەخی صحیحی بوخاریەکەین لە جیهانی ئیسلامی و لە نێو مسلماناندا. بێگومان صحیحی بوخاری وەک لە تەواوی زانایان لەسەری هاودەنگن بە ڕاستترین و دروستترین و بەڕێزترین کتێبدا دەنرێت لە دوای قورئانی پیرۆز و بە یەکێک لە باوەڕ پێکراوترین سەرچاوەکانی نێو مسلمانان دادەنرێت. ساڵانەش لێرە و لەوێ خەڵکێک بە مەبەست بێ یا بێمەبەست هێرشێکی ناڕەوا و تیری ژەهرابی خۆیان ئاراستەی صحیحی بوخاری و کەسایەتیە بەڕێزەکەی دەگرن. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە و لە ئەمڕۆی 1441 ساڵ تێپەڕبوون بەسەر سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم صحیحی بوخاری چه گرنگێکی بۆ ئێمە هەیە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر صحیحی بوخاری و مێژوو کات و هۆکاری نووسینەکەی و گرنگی و بایەخەکەی بۆ مسلمانان و هۆکاری دژایەتی کردنیشی لەلایەن نێرانی ئیسلام و فەزڵ و پێگە و بایەخیشی لای زانایانی کۆن و هاوچەرخ میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەت جەباری بانخوازی ئیسلامیم کردووە کە هاوکات لە چەند هەفتەی ڕابردووشدا مامۆستا و چەند کەسایەتیەکی تر بەشداری کۆنگرەیەکی دەڕۆژیان لە ئەستەمبوڵی پایتەختی پێشووی دەوڵەتی عوسمانی کرد. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە بە کورتە باسێکی ئەو کۆنگرەیەمان بۆ بکەن کە مانگی ڕابردوواتە مانگی هەشت لە ئەستەمبوڵ لە 43 وڵاتەوە کۆمەڵێ زانا بەشداری خوێندنەوە و ڕاوەکردنەوەی سەر لە نوێی صحیح بوخاریتان کرد. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. صلاة إخوائي قولا لبرستان ولا همو بسلان وبنران ديارة صحيح بخاري بخوي بيو بايشي تايبتي هي لجهانی ئیسلامیە هەموو مەزهەبەکان و هەموو بۆچوون و ئاراستەکان بە جیاوازی یەکتریش بوخاری لەلایەن قورس و سەنجینە لە بڵین کۆتایی مانجی هەشتی ئەمساڵ لە شاری ئەستەمبول ئیسلامبولی پێشووتر بڵین کۆنگرەیەکی گەورە مؤتەمەرێکی گەورە بەسترا بۆ خوێندنەوەی تێکڕای فەرموودەکانی صحیحی بوخاری هەزار ڕەحمەتی لێبێ. دیارە سەرەتا کە کۆنگرەکە بەستراوە بۆ خۆیان تەسەووریان نەکردەوە ئیستیجابەیە هەبێ خەڵک ئەوان عادەتەن ساڵانە ئەو کۆنگرانە ئەبەستن کۆنگرەی زانستین ئەمە کۆنگرەی نوێیەمیان بوو. ئەم جارە کە باسی صحیحی بوخاری بووە خەڵکێک زۆر ئیستیجابەی هەبووە بە زانایان و بە تەلەبەکانیشەوە یعنی بە قوتابی و بە مامۆستاوە کە نزیکەی 13 مامۆستا ئامادەی دانیشتنەکە بوون و 3-4 مامۆستایش بەردەوام لە ئینتەرنێتەوە متابعەیان کردووە بەبێ ئەوەی فەرموودەیەکیان لە دەست چ بێ. ئەگەر فەرموودەیەکیش بەهۆی خەلەلێک یان شتێکی بڵین تەکنیکیەوە نەگەیشت بێ بەو زانایانە کە یەکێکیان لە بەریتانیا بوو یەکێکیان لە ڕیاض بوو دواتر بۆیان دووبارە کراوەتەوە. ئەم دەڕۆژە بۆ خۆی تاموچێژێکی تایبەتی هەبوو تەنانەت خەڵکی ئەو وڵاتەیش مسلمانانی ئەو وڵاتەیش زۆریان پێخۆش بوو خزمەتێکی زۆر باشی ئەو میوانانەیان کرد و بۆ خۆشیان وتیان ئەمە یەکەم کارێکە کە ئەکرێت لە دوای ڕوخانی خەلافەتی ئیسلامیەوە یەکەم جارێکە کە لە شاری ئیسلامە چکە ئیسلامبول یعنی شاری ئیسلام یەکەم جارێکە لە شاری ئیسلامە ختمی صحیحی بوخاری بەم شێوازە جوان و ناوازەیە بکرێت. دیارە بۆ ئێمەی کوردیش ڕێژەیەکی باش بەشداریمان کردبوو نزیکەی 40 بۆ 50 کورد بەشداریمان کردبوو ئەوە بۆ ئێمەی کوردیش کارێکی زۆر باش بوو و لەبەرەوەی ئێمەش معروفین بەوەی کە محەدیثی زۆر گەورەمانەیە لە مێژووە ئەمثالی ئیبن سەلاحی شارەزووری و ئیبن خەلیکان و کە خۆماڵی ئیبن خەلەکان
و چەندەها زانایتریش بۆیە بۆ ئێمە زۆر باش بوو هەم بۆ خۆمان و هەم بۆ دیارە بۆ میلەتەکەیشمان پێم وا بێ دەنگدانەوەیکی باشی بوو. زۆر باش ماوەسە بە پێناسەیەکی صحیحی بوخاری بکەین. صحیحی بوخاری چییە لە چی پێگاتووە ئەگەر جەنابەت پێناسەیەکی ئەو صحیح هەمان بۆ بکەین؟ دیارە لای هەموو مسلمانێک سەرچاوی دینداری و ئیسلامەتی دووشتە قورئانی پیرۆز و صحیحی سنەتی پێغەمبەرە صلی الله علیه و سلم یا سنەتی صحیحی پێغەمبەر علیه الصلاة والسلام و وەکوتم زانایان هەمویان یەکدەنگن بە هەر چوار مەزهەبەکە و دواتر بە مەزاهیبی تەنانەت سیاسیشەوە ئەوەی کە دروست بوون لە مێژووی مسلمانانە هەمویان یەکدەنگن لەسەرەوەی ڕاستترین کتێب دوای قورئان بریتێ لە صحیحی بوخاری. صحیحی بوخاری کە دیارە دانەرەکەی خوای پەروەردگار چاکێکی تایبەتی لەگەڵا کردووە دوای ئەوەیشی کە خۆی هەوڵ و کۆشتێکی زۆر باشی کردووە زۆر ماندوو بووە زۆر ناڕەحەت بووە چەند جارێک گەشتی دوور و درێژی کردووە بە سەرما و بە گەرما و بە برسێتی و بە تینوێتی و بە ناڕەحەتی توانیوێتی ئەو کتێبە لە ماوەی 16 ساڵە بەو شێوازە جوان و قەشەنگە کۆکاتەوە. صحیحی بوخاری ناوەزانستەکەی بەم شێوازەیە الجامع المسند الصحيح المختصر من أمور رسول الله صلى الله عليه وسلم وسننه وأيامه. جامع يعني كوكروا كإمام بخاري ما بستي بوا آيني إسلام ببختي لصحيحة كيا كوكاتو اما او ختميك كرد من تواوب من معلوم بو كهمو آين لصحيح بخاري هي بشيوازه شي زور ورد وجوان او ناوي جامع مسند واتا سرجم فرمودكاني بدلنيايه وبالراس دروسي لبيغمبر عليه الصلاه والسلام بيغيشتو. صحيح يعني همو فرمودكاني صحيحه خوي باراستو لفرمودي لاوازو هلبستراو تەنانەت ئیمامی بوخاری ئەفەرمێ هەندێک جار وازم لە فەرمودەی صحیحی شەناوە لەبەر شتێکی زۆر بەسیتی تیا بوو کە لێم معلومیش بۆ صحیح بۆ بەڵام نەمخستۆتە ناو کتێبەکەەوە لەبەر ویستێتی ئەو کتێبە تایبەت بوێ. ئەم جار مختصەریشە پوخت و کورتکراوەیە چونکە ژمارەی فەرمودەکانی 7000 شتێکن لە بەعزێک طبعەیە 7500 لە بەعزێکە 7300 ئەم 7000 فەرمودەیە هەڵبژێراوە لە نزیکەی 100,000 فەرمودەیە بۆیە ناوی ناوە مختصر ڕەنگ بێ ئێستا بۆ خەڵکی ئێمە قورس بێ 7000 فەرمودە ئەوانە بۆ ئەو سەردەمەی ئیمامی بوخاری ئەو کتێبەیەیان نووسیوە لەبەرکردنی 7000 فەرمودە کارێکی زۆر ئاسان بووە نەک بۆ عالم و زانەکان بۆ فەقیه و قوتابیەکانیش زۆر طەبیعی بووە کە 7000 فەرمودە لەبەرکەن. ئەمجار دەربارەی چی من ئوموری ڕەسوولی الله صلی الله علیه و سلم و سننی و ئەیامی دەربارەی کاروبار و ڕێباز و تەمەنی پیرۆزی پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام ئەو کتێبەی نووسیوە. زۆر باش مامۆستا باست لەو 100,000 فەرمودەیە کرد وەک دەزانین لە دوای 200 ساڵ لە وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەگوترێ ئیمامی ئەحمەد 100,000 فەرمودەی کۆ کردوتەوە ئیمامی بوخاری لەم 100,093 دەخاتە لاوە و 7,000 قبوڵەکە وەکو جەنابیش تاماژە بەوەکەی کە فەرمودە هەبووە خۆیان فەرمێ من هەرزانی ومە صحیحە بەڵام لەبەر خەلەلێکە لە فەرمودەکە هەبووە نەمخستۆتنەوە صحیحەکەمەوە مەرجە ئەم 93,000 فەرمودەیە کە وەلانراوە هەمووی ناسەحیح بوو بەیە بۆچی ئیمامی بوخاری تەنها 7,000 لەو یانی لە 100,000 زۆر جاری لە 300,000 فەرمودە تەنها 7,000 کردوتنەوە صحیحەکەی لە ژیان نامەکەیە هەندێک جار ئەڵێ کۆم کردوتەوە لە 600,000 فەرمودەیە طبعا ئێمە ئەوە فەرمودەمان نییە بۆ تێبینی هەموو لایەک فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام بەبێ دووبارە 10,000 بۆ 15,000 وەکو ئیمامی نوێ فەرمێ ئەی ئەم 100,000 چیە فەرمودەی وا هەیە جاری وا بۆ سەحابەیە کە جێڕاوێتەوە لە مەجلیسەکەیە 100,000 بڵین 100 کەس ئامادە بوو 1000 کەس ئامادە بووە ئەمانە دوایی جێڕاوێنێتەوە بۆ بەڕێگەی جیاواز یعنی بمنە سەحابەیەک کە کۆمەڵێک سەحابەی خوێنەوارمان هەبوو مەجلیسی علمیان هەبوو بەردەوام بە تایبەتی لە ناو حەرەمەکانە لە بەسڕە و لە کوفە لە بەغا ئەمانە بەردەوام مەجلیسی علمی هەبووە یەکێ لە تەلەبەکانی بوخاریە فەرمێ من کە دانیشم لە مەجلیسی بوخاریە 90,000 کەس دائەنیشت بۆ جۆگرتن لە بوخاری ئەبووە چەند کەسێک دەنگەکەی بوخاری وەک بڵندگۆ پەخش کردایە لە ناو مزگەوتە یعنی ئەوە بوخاری لە عەسری زێرینا کتێبەکەی نووسیوە لە سەدەی 2 بۆ 3 کۆچی یعنی 200 بۆ 300 کۆچی ئەمە پێوترێ العەسر الذەهەبی للتەدوین لە مێژووە ئەمە سەدەی زێڕینە بۆ نووسینی کتێبەکان بۆیە کە ئیمامی بوخاریمانەی هەڵبژاردۆ مەرجنە و فەرمودانەی تر صحیح نەبوو بێتن بێگومان صحیحیش بوون بەڵام ئیمامی بوخاری مەرجی زۆر قورسی هەبوو بۆ وەرگرتنی فەرمودە بۆ ئەوەی کارێک بکە ئەم کتێبەی تەواو بەدڵی خۆی بێ و بەدڵی ئەو گەورە زانانێش بێ کە لەو سەردەمەیە ژیاون هەموویشیان شایەتی ئەوەیان داوە کە ئیمامی بوخاری کتێبەکەی ڕاستترین کتێبە. مێژوو هۆکاری نووسینی ئەم صحیحە مێژووەکەی کەیە و هۆکاری نووسینەکەش
ئیمامی بوخاری لە 194 کۆچیە لەدایک بووە، واتە لە کۆتایی سەدەی دوو لە شاری بوخارا لەدایک بۆ کە بێتە ئۆزبەکستانی ئێستا. شاری بوخارا هەر مەشهور بوون لە بەوەی کە خوێنەوار و عالمیان زۆر بووە و مەشهوریش بوون بەوەی لە مێژووە خەڵکی بوخارا هەر کەسێکیان دەستیان دابێتە خوێندن ئێتر پێش هاو ئاستەکانی خۆیان کەوتون لە هەموو بوارێکە، لە زمانە، لە زانستەکانە، لە هەر زانستێکە کە دەستیان دابێتە خوێندن پێش کەوتون. ئیمامی بوخاریش وا بوو. ئیمامی بوخاری لە تەمەنی 16 ساڵیە دوای ئەوەی کە بڕێک باشە خوێنێ لە بوخارا و سەمەنقەد و مەڕ و ئەو شارانەی دەوروبەری بوخارا، لەگەڵ دایکی و ئەحمەدی برایە لە 200 کۆچی واتە لە تەمەنی 16 ساڵیە دێن بۆ سەفەری حەج. ئێتر زۆر بە ناڕەحەتی دێن وەک باسەکرێت، چکە مەسافەکە دوور بوو و سەردەمەی شۆکوی ئێستا نەبوو کارەکانی گواستنەوە کە دێن بۆ حەج. دوای ئەنجامدانی فەریزەی حەج دایکی و ئەحمەدی برای ئەگەڕێنەوە. تامان بوخاری خۆی ناوی محەممەدە، بەڵام ئیمامی بوخاری ئەڵێ من بڕیارە دەم نەگەڕێمەوە. زۆریش تەبیعیە بێ لەلایەن، چکە سەردەمەکە سەردەمی گەشتی زانستی بووە. 6 ساڵ لە مەکە و مەدینە بێ، 6 دانە ساڵ بەسە خوێنێ، ینی بەردەوام. بۆیە ئێمە ئەگەر خەڵکێک لە ئاسی زانستی خۆیەوە ئێستا باسی بوخاری بکە زۆر هەڵەیە، یا لەو سەردەمەوە باسکە زۆر هەڵەیە. ئێستایش هەر کەسێک 6 ساڵ خۆی یەکلا کاتەوە بۆ زانستی فەرموودە ئەتوانێ نزیک بێتەوە لە بوخاری. دوای 6 ساڵ خوێندن لە حیجازە لە مەکە و مەدینە، ئەم جاشێ بۆ عێراق، 5 ساڵیش لە بەسڕا بێ و چەند ساڵێکیش لە کوفە و لە بەغا بێ. دوای مردنی ئیمامی ئەحمەد لە شاری بەغا کە ئیمامی ئەحمەد مامۆستای بوخاریە، دیارە بەغداد ئەو سەردەمە پێوتراوە عاصمەت الدنیا نەک عاصمەت الئیسلام، ئەوە پایتەختی دنیا بۆ لە ڕووی زانستیە و ئیمامی ئەحمەد کە وەفاتەکە ئیمامی بوخاری لە جێگەی ئەو دانیشێ. ئیمامی بوخاری سەردەمی سیاسی ئیمامی بوخاری، طبعا ئیمامی بوخاری لە 256 وەفاتەکە، ینی 62 ساڵێک ژیاوە. سەردەمی ئیمامی بوخاری دوو بەش بۆ حاڵەتە. بەشی یەکەمی تەمەنی 30 ساڵ یەکەمی تەمەنی حاڵەتی سیاسی دەوڵەتی ئیسلامی زۆر جێگیر بووە. ئیمامی بوخاری فریای 14 خەلیفەی عەباسی کەوتووە. حوتی ئەوەڵیان حاڵەتی سیاسی موسڵمانان زۆر بێکێشە بووە، بەڵام حوتی دواتر وردە دەوڵەتی ئیسلامی بەرەو لاوازی و شپرزەیی چوە، بەڵام دواتریش دیارە خۆیان گرتوتەوە ناوبەنە. زۆر باش مامۆستاکەواتە 194 ساڵ لە دوای کۆچ ئیمامی بوخاری لەدایکە بێ. ئەنی بەجۆی لە جۆرەکان نزیکەی 200 ساڵ اینجا دەزەکە بەجۆی لە جۆرەکان کۆکردنەوەی ئەم فەرمودانە، دوورکەوتنەوەی 200 ساڵ لە عەسری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چۆنێتی کۆکردنەوەی ئەم فەرمودانە لە کاتێکا دەگوترێ لە دوای وەفاتی بوخاریش و دوورخستنەوەشی لە وڵات نەفیکردنی اینجا فەرمودەکان بەم شێوە سەحیحە کۆکراونەتەوە. ئەمە مەبەستمەیە بۆچی دوای 200 ساڵ ئەم ڕێڕەوە دروستە چیەکە بوخاری ئەوەندە دڵنیا بووە کە ڕێڕەوەکەی گاندۆتەوە پێغەمبەری خوا. جارە پێش بوخاری کتێبی فەرمودە نووسراون، بەڵام کتێبەکان چۆنەڵێ پەرتو بڵاو بوونیان تێکەڵاو بوون. بۆ نمونە ئیمامی مالی کتێبی موەطەئی نووسیوە، کتێبی موەطە 1952 فەرمودەیە، نزیکەی 2000 فەرمودەکە. ئیمامی مالی کە کتێبی موەطەئی نووسیوە فەرمودەی تایە، قسەی سەحابەی تایە، بۆ چوونی خۆشی تایە. باشە چەندین سەحابە پێش ئیمامی مالیشی سەحیفەیان هەبووە، یعنی پەڕاوی تایبەت بە خۆیان هەبوو بۆ فەرمودەکان نووسراون. بەڵام لە ناو عەرەبە لە سەردەمی نەفامی و جاهیلیە تا بەشێکی سەرەتای ئیسلامیش تا کۆتایی سەدەی یەک نووسین عیب بووە بۆ خوێنەوار، یعنی اعتیمادی خوێنەوار لەسەر زاکیرەیان بووە. تەنانەت لە زۆرێک لە کتێبەکانی مێژووە باسی وەکرێ نەک فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم، کە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر ئاسانە. شعری عەرەبی کە زۆر قورس و گران بووە، 100 دێرەت خوێندۆتە کە پێوترێ قەسیدە، قەسیدەیەکت خوێندۆتەوە بۆ پیرێژنێک لەبەری کردووە، چونکە اعتیمادیان لەسەر لەبەرکردن بووە. خوێنەوار قەڵەمی پێ بووایە تا سەدەی یەک عیب بووە، ئەبوایە قەڵەم و قاغزەکەی لە ماڵەوە بەدزیەوە پێ بوایە. ئەگەر چی فەرمودەی پێغەمبەریش مانەیە عەلەیهی سەڵات وسەلام بە ناڕاستەوخۆ فەرمێ عیلمەکان کۆنتڕۆڵکەن زەبتکەن بە نووسین، بە ناڕاستەوخۆ ئەویشی تایە. بەڵام عەسر و زروفەکەوا بۆ تا سەردەمی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز کە لە 99 بۆ 101 حکمی کردووە. ئیمامی عومەر بڕیاریدا کە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆکرێتەوە. لە سەردەمی ئەوەتە دەست کراوە بە کۆکردنەوەی فەرمودەکان. بەعزێک شەڵێن یەکەم کەسێک ئیمامی زوهریە، ئیبن شیهابی زوهری، ئەوە تابعیە و ئەو مامۆسای ئیمامی بوخاریە کە ئیمامی بوخاری زۆر باسی ئەوەکات. ئەمانە بوون بە پەرتو بڵاوی لە عالەمی ئیسلامیە، بەڵام اعتیمادی سەرەکی لەسەر چی بووە؟ لەسەر زاکیرە بووە، نەک هەر حەدیث. هەموو زانستەکان پەرتو بڵاو بوون،
قورئانیش لە زمانی ئیمامی ئەبوبەکر کۆکراوەتەوە دواتر لە دوای 100 ساڵ ئەمجار نوختە کراوە بۆ قورئان ئەمانە هیچیان عیب نین چونکە عەسر و زروفەکە وای خواستووە کە ئینسان شتێکی بۆ نووسراوە پێویستی بەوە نەبوو نوختەی بۆ بکرێ نەک فەتح و زەمە و کەسرە هەر نوختە نەبووە هەتا وەکو هاتنی ئەبوو ئەسوەدی دووەلی کە ئەو تابعیە و لە دوای بڵین 92-93 ئەوانەیە وەفاتی کردووە بۆیە ئەوە شتێکی زۆر تەبیعی بووە کە شت کۆ نەکراوەتەوە هەموو زانستەکان وابوون بەڵام ئێتر لە زمانی عومەرەوە عومەری کوڕی عەبدولعەزیزەوە کە ئەبێتە سەرەتای سەدەی دوی کۆچی ئێتر لە زمانی عومەرەوە دەست کراوە بە نووسینی هەموو زانستەکان بۆیە ئیمامی بوخاریش لەو سەردەمەیە نەژیاوەست لە پێش بوخاری کۆمەڵێک زانای باش کتێبیان نووسیوە بەڵام بوخاری کە دێتە حیجاز ماوەیەکی باش لەوێ بێ یەکێ لە مامۆستاکانی ڕۆژێک لە وانەکەیە پێڵێ بریا کەسێکتان بە قوتابیەکان ئەڵێ کەسێکتان کتێبێکتان کۆ کردەوە ئەم هەموو فەرموودە صحیحەمانێ بە پەرتو بڵاوی کەسێکتان جامعێکتان کۆ کردەوە جامع بۆیە ئێستا لە زۆر شوێنە ناڵێ صحیحی بوخاری الجامع الصحیح جامع الصحیح هەر ناوەکەی ئیمامی بوخاری ئیمامی بوخاری لێ ئەم قسە بوو بە خۆماڵین بوو بە ماخۆلانم بوو بە ماخۆلان و لە دڵما هەر ئاهاتوە چوو بەشک و من بم ئەو کەسەکە بتوانم ئەو کتێبە کۆکەمەڵەوە هەندێکی باش بوو کە مامۆستاکەم بوو بە هەندەرم ئەڵێ لەگەڵ ئەوەی شادوای ئەوە خەوێکشم بینی ئەڵێ لە خەوەکەمە بینیم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شوێنێکا دانیشتۆ منیش لەبەر دەستیام و مێش و مەگەزی لێ دوورەکەمەوە بە باوەشێنێک کە دواتر بۆ ڕاوەکارانی خەوم باس کرد خەوەکە ئەوان وتیان تۆ درۆ و ناڕەوا لە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دوورەخەیەوە ئەمەیش بوو بە هاندەرێکی ترم ئەڵێ دوای ئەوەیشی کە ماوەیەکی باش خوێندوێتی تەبعاً بوخاری زۆر باش خوێندوێتی هەر بە مناڵی فەرمودەی زۆر لەبەر بەوە هەتا تەنانەت ئەڵێ جاریەوە بوو کە مناڵ بوومە چوومە مەجلیسەکانەوە ڕووم نەئەهات سەلام کەمەوە تەمەنم کەم بووە بەڵام ئەڵێ جاری وایشە بۆ ئەوانەی کە ئەیان ناسیم بە زۆر ئەیان بردم یان وەرە ناو مەجلیسی گەورەکانەوە دانیشت ئاستەکەی بەرز بووە بوخاری ئەڵێ دوای گەڕان و پشکنینێکی باش بینیم کتێبێکی تایبەتمان نییە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە جوانی ڕیز کرابێ طبعاً ئیمامی بوخاری صحیحەکەی زۆرترین شەرح و کتێب و ڕاوە و تعلیقی لەسەر هەیە بعضی کتێبمانێ بەس باسیەوە کە بوخاری بۆ ئەم فەرمودەی لێرە داناوە بۆ ئەم فەرمودەی 20 جار دووبارە کردوتەوە چکە فەرمودەی وای ئیمامی بوخاری 20 جار دووبارەیە کاتەوە هەر جارێک حکمت و دانایەکی خۆی هەیە بەم 20 جارش مامۆستا بۆ بە 7500 بەڵێ بێگومان بەبێ 20 جارەکە کەمترە بەبێ دووبارە 2761 فەرمودەیە بۆیە ئێستا بەبێ دووبارەکە هەیە مختصری بوخاری و ئەوەی مامۆستا نووری فارس خوای گەورە تەمەندرێژیکا کە کردوێتی بە کوردی ئەوە بەبێ دووبارەکانە بۆ کەسێک کە بڵین پێویستی بە علومی حەدیث و بە هەندێک کوردەکاری و بە ئیجتیهاد و پلەی زانستی زۆر بەرز نەبێ ئەو بخوێنێتەوە کیفایەتە چکە هەموو بوخاری لەوەیە هەیە زۆر باش مامۆستا زۆر جار نازام ئایا قسەکە قسەی نەیارانە یا قسەی دڵسۆزانە دەگوترێت کە هاودژی و ناڕێکی لە نێوان بەشێ لە فەرمودەکانی بوخاری و قورئانی پیرۆزدایە ئێمە وەکوڵێ سەرچاوی یەکەمی وەکوڵێ کارکردنمان قورئانی پیرۆز اینجا فەرمودەکانی پێغەمبەری خوا لە ڕواڵە تا کۆمەڵێ فەرمودە هەن لەگەڵ ناوەڕۆک و وەکوڵێ پەیامی قورئانیان ناگونجێن ئەمانە چۆن ئێمە لێیان تێبگەین یا قسەی جەنابتان لەبارەی ئەو فەرمودانەوە چیە کە خەڵکێک پێ وایە تەناقوز و هاودژیان هەیە لەگەڵ قورئانی پیرۆزە بەڵێ بێگومان ئەو کەسانەی ڕەخنە لە بوخاریە گرن دوو جۆرن کەسێکیان خوێنەوارن وەکو دارەقوتنی کە لە زمانی خۆیان ڕەخنەی هەیە لە زیاتر لە 120 فەرمودەی بوخاری بەڵام ڕەخنەکانی دواتر هەموو ئیبن حەجەر و هاوشێوەی ئیبن حەجەر ڕەدیانداوەتەوە تویانە ڕاستەکە لەگەڵ بوخاری هەیە ئەمە زۆر ئاسایی بووە ئێمە پێمان وانییە بوخاری مەعسووم بوو بێ بوخاری زۆر خۆشەویستە لە لای ئێمە بەڵام ئێمە وەکو ئاهلی قیبلە پێمان وانییە هیچ کەسێک دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەعسووم بوو بێ بەڵام بوخاری صحیحەکەی مەعسوومە ئەجینا بوخاری کتێبی تری هەیە ڕەخنەی لەسەرە و زۆر تەبیعیشە و بڵین هاوچەرخەکانی خۆی زانایانی هاوچەرخ خۆی ڕەخنەیان لێگرتووە کەسیش نەیوتۆ غەڵەتی کردووە کەسیش نەیوتۆ ئەمە فاسق و کافر بووە بۆیە ڕەخنەگرتن لە بوخاری دوو شێوازە کەسێکی خوێنەوار گوتوێتی وەکو دارەقوتنی زۆر ئاسایە و ڕەدی دراوەتەوە کەسیش نەیوتۆ دارەقوتنی غەڵەتی کردووە کە عالیمێکی زۆر گەورە بووە بەڵام ئەوەی لەو سەردەمەیە کرێ خەڵکێک کە دژایەتی بوخاریەکە دوو جۆرن پێم وابێ پاڵنەرە گەورەکەی ئەوە نەیارانی ئیسلامن هەر ناوێکیان هەبێ کافرە موشریکە جوولەکەیە سەهوێنیە ماسۆنیە هەرچیەکە ئەوانە دژایەتی ئیسلامەکەن دواتریش هەندێک خەڵکی موسڵمان کە ڕەنگ بێ هەر عەرەبی نەزانێ یا هەندێک جار وەکو پێویست هەر نەزانێ حەدەثەنا و ئەخبەرەنا و ئەوانە فەرقی چێ بۆ بوخاری نەجار ڵێ حەدەثەنا بۆ نەجار ڵێ ئەخبەرەنا بۆ نەجار ڵێ ئەخبەرەنی هەندێک جار لە یەک فەرمودەیەکا بوخاری
سەنەدێکی هێناوە یەکسەر لەگەڵ شا سەنەدێکی تریشی هێناوە ئەمانە هەموو مانای تایبەتی خۆی هەیە بۆیە ئەو جۆرە ڕخنانە هەموو ڕەتدراونەتەوە وشتی وامان بە هیچ شێوازێک نییە لە بوخاریا شتێک هەبێ پێچەوانی قورئان بێ مامۆستا فەرمودەیەکەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کۆمەڵێکی گومڕاو لا دەرت لە ئومەتەکەم عەماری کوڕی یاسر شەهید دەکەن ئەمە پێم وایە لە نێو صحیحی بوخاریە خەڵکێک کە بەرگری لە بەنی ئومەیە دەکات دەڵێ ئەم فەرمودە ڕاستنی ئەم فەرمودە وانە ئەگینا چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم بە معاویە و دارودەستەکەی دەڵێ کۆمەڵێکی گومڕاو لا دەر یان باغیە قسەی جەنابت لەسەر ئەمە چییە؟ طبعا وشەی باغی چەند معنایە چییە؟ باغی بە معنای گومڕانایە لەوێ باغی یعنی هەڵگەڕاوە لە دەسەڵاتی ئیسلامی یعنی لە خەلیفەی موسڵمانان کە ئیمامی ئەمە بەس پێوە نییە کە معاویە گومڕا بێت چونکە معاویە دەیان کتێب هەیە لەسەر فەزڵی معاویە و ئەوانە ئەوە مانای وایە ئەم کێشەی کە هەیە چونکە پێشتر فەرمودەکە فەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دوو تاقمی گەورە زۆر جار کێشەکان لەوەی ئەم فەرمودانە قرتێنراون بەشی ئەخیری هاتووە ئەوەڵی فەرمودەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ قیامەت نایە تاوەکو دوو دەستەی گەورە لە ئومەتەکەی من کە هەردووشیان موسڵمانن یەک بۆ چوونیشیان هەیە یەک ئامانج و مەبەستیشیان هەیە جەنجێکی گەورە ئەکەن کە مەبەست پێی زانەکان دەڵێن بەرەی معاویە ڕزای خوای لەبێ لەگەڵ بەرەی ئیمامی عەلیە بەڵام ئەم دوان هەرچوان لەسەر حەقن حەدیسەکە فەرمێ دەعواهما واحد باشە بەڵام کامیان زیاتر لەسەر حەقن ئیمامی عەلی بەپێی ئەو فەرمودەکە بەڵام ئەو مانای وانێ بڵێ معاویە گومڕایەوە ئەوانە معاویە هەڵەیەکی کردو ئیجتیهادێکی کردووە ئەتوانین وەکو زاناکانە فەرمون بڵین ئەو جۆرە هەڵانەی معاویە لە ناو دەریای حەسەناتی معاویە ئەو نەبێت چونکە معاویە ئەگەر فەزائیلی بخوێنیتەوە زۆر زۆرە ڕەزا و ڕەحمەتی لە خۆی و لە باوکی مامۆستا پێگە و بایەخی صحیحی بوخاری لای زانایانی هاوچەرخ و سەردەم ئەو زانایانە کامەران بوون کە وەسف و سەنای صحیحی بوخاریان کردو یان چ پێگە و بایەخێکیە بۆ لەلایەن طبعا بوخاری وەکوتم بە درێژایی تەمەنی خوێندرا و ختم کراوە محەممەدی کوڕی یوسفی فیڕەبری کە ئەوەیەکە کە لە تەلەڤە زۆر دیارەکانی ئەویش بوخاری پاراستۆ و گەیاندوێتی بە تەلەڤەکانی ئەڵێ مەجلیسی وا بووە ئێمە اعتیادی 700,000 خەڵک زیاتر دانیشتوین ئیبن کەثیر لە بیدایە و نیهایە ئەفەرمێ ئیمامی بوخاری کە چۆیە شاری بەسڕەوە دوای ئەوەی بوو بە زانا نەک جاریەکەم کە تەلەڤە بووە ئەفەرمێ 5,000 کەس پێشوازیان لێ کرد بەس بە ئەسپەوە جگە لە خەڵکی پیادە و ئەوانەی تر یعنی 5,000 خەڵک لە پێشوازی ئیمامی بوخاریە بوون چونکە خەڵک زانێتی بوخاری چییە یعنی بوخاری ناوشۆرەتەکەی بەو شێوازە دەرکرد ئەمجار بوخاری بۆ دینداری خۆی بەدەر لە پێگە زانستەکەی بوخاری ئەڵێ شکنابم غیبەتی کەسم کرد بێ لە تەمەنما باوکی بوخاری کە ناوی ئیسماعیل ئەڵێ شکنابم لە سامان و سەروەتەکەمە درهەمی حرام هەبوو بێ و دوای خۆشی کە وەفاتەکە ئەو سامان و سەروەتە بۆ بوخاری بۆ محەممەد و ئەحمەدی کوڕی بەجێڵێ کە بوخاری ناوی محەممەدە دایکی زۆر عاقڵە بێ بۆیانەکە بە قازانج بە شەراکەت لە قازانج بە شەراکە تا پارەکەی سەرفەکە بۆ مناڵەکانی و خێر و سەدەقەیەکی باشی لێکە لەبەرەوە بوخاری بۆ خۆی وەکو دیندار و زاهید و تر دەیان کتێب نووسراوە لەسەر صحیحی بوخاری ئەمە لە بڵین لە کۆنا بەو شێوازە بوو ئێستایش بەدەیان کەس سەنەدی بوخاریان هەیە ئێمە یەکێک لەو مامۆستانی کە ئامادەی ئەو مؤتەمەرە بوو کوڕێکی گەنج بوو پێم وانیە تەمەنی گەیشت بێتە 50 ساڵ و ئەوانە ئەم کوڕە 26 جار ختمی بوخاری کردووە کە بوخاری خوێندەوە وەکو فاتیحای خوێندەوە ژیاننامەکەی ئیتر دیارە بۆ ئێمەشی نووسیوە کە سەنەدی پێداوین ئەوانە لە ژیاننامەکەی ئەڵێ من بوخاریم جارێک لە ئەڵمانیا خوێندەوە کە بیستومە شێخێکی گەورەوە لە ئەڵمانیا ئەژێ و تەمەنی بەرەو پیری و ئەواناچێ بۆ نوێیەکێک لەو زانانی کە هات سەنەدی بێمەداین معوەق بوو تەواو یعنی کۆتایی لە کۆتایی تەمەنیا بوو 10 ڕۆژ بە ئەنتەرنێت 9 ڕۆژ بە ئەنتەرنێت گوێی لە ئێمە گرت ڕۆژی دەیەم تەیارەیەکیان بۆ گرتووە لە بەریتانیاوە هاتووە بۆ ئەستەمبول بۆی ئامادەی ختمەکە بێ محەممەد عەلی سابوونی کە تەمەنی نزیکەی 90 ساڵە و تەواو پەشی کەوتووە لەسەر کوچە ناتوانێت قسە بکە محەممەد عەلی سابوونی کوڕەکەی دوایی نووسی بووی لە پەڕەی تایبەتی خۆی لە فەیسبووکەکەی ئەنەسیان نووسی بووی باوکم زۆر حاڵی خراپ خوشکەکەم وتی مەی بە بۆ ئەو قەرەباڵخە تەمان ڕۆژی ئەخیر زۆر قەڵەباڕق بوو ئێمە مەحفەلەکە ڕۆژی دەیەم کەوتی چوومە ژوورەکەی دوای سەلام و ئەوانەوتی کوڕم کەی ئەمبێ بۆ ختمەکە یعنی ئەو ناتوانێت بچێتە دەرەوە دیارە بە عەرەبە ئەوانەی هێنایان و دووسێ قسەی بۆ کردین و مەبەستمەوە یعنی عالەمی ئیسلامی بەم شێوازە ئەمجار لەگەڵ بە تەمەنەکانە ئێمە لە وڵاتی خۆمان خەڵکمان هەبووە گەنج بووە یعنی تەمەنی نەگەیشتوتە 30 ساڵ بەشداری کردو مامۆستای ڕشپیشمان لەگەڵا بوو مامۆستایەکی خۆمان لەگەڵمانە بوو کە خەڵکی گەرمیان بوو وتم وانێ چەندی مامۆستاوتی مالیدی 57 وتی یەک فەرمودەم نەفەوتانەوە یعنی ئەم 10 ڕۆژە کاتێکیش پێویستی بە دەرەوە ببێ نەچووە
دیارە لە کاتی خوێندنەکەیە ئەوە هەبوو. ئەمانە هەموو پێمانەڵێ کە بوخاری سنجینێکی تایبەتی خۆی هەیە، قورسایەکی تایبەتی خۆی هەیە، بۆیە بەو شێوازە بوخاری ناوی دەرکردووە و ئێستایش دەیان نامی ماستەر و دکتۆرا لەسەر بوخاری ئەنووسێ ڕۆژانە و شتی تازەیشی لێ دەرەێنێ و حەقی خۆی شێتی. مامۆستا بێگومان چەندین فەرموودە هەیە کە باز لەوە دەکەن خوێندنی پیتێکی قورآنی پیرۆز یاد لە خزمەت قورآنی پیرۆزابوون یادکردنەوە و بەردەوام کارکردن بە قورآنی پیرۆز خێر و پاداشت و سەدەقەیەکی زۆری بۆ خوێنەرەکەی. ئایا خوێندنەوە و تێگەشتن و ماناکردن و لە خزمەت سەحیحی بوخاریدا بوون پاداشت و گەورەیەکەی چییە بۆ منە موسڵمان ڕۆژانە سەحیحی بوخاری بخوێنێ؟ بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەفەرمێ نەضەر الله ئیمرەئەن سەمیع مەقالەتی، ئەفەرمێ خوای گەورە ڕووگەش و ڕووجوان کە لە دنیا و لە قیامەتە ئەو کەسێک گوێ لە فەرمودەیەکی منەگرێ. یەک فەرمودە، اینجا ختمێکی بوخاری 7000 فەرمودە زیاترە. جاری وایە لە ناو یەک فەرمودەیەکە 5 جار سەڵاوات هەڵێ کە 5 جار ناوی پێغەمبەری تایە صلی الله عليه وسلم، کە ئێتر ئەوە بۆ خۆی هەر سەڵاواتێک دەخێرە. باشە، یعنی تۆ 7000 فەرمودە بخوێنیتەوە ئەگەر هەر 7000 جارەکەیش بڵێ صلی الله عليه وسلم زۆر گرنگە. بۆیە ماوە سانووری لە مختصرە کوردیەکەیان نووسیوێتی لە پێشەچەکە کە تەرجەمەی کردووە، ئەڵێ ئیبن حەجەرە فەرمێ لە فتح الباریە لە هەر سەردەمێکا موسڵمانان تووشی بەڵا بوو بێتن ختمێکی بوخاریان کرد بێ خوا بەڵاکەی لەسەر هەڵگرتوون. ئەڵێ چەندەها جار شتی وا بووە. هەر پاپۆڕێکی نوسخەیەکی بوخاری تیا بوو بێ کە بەردەوام نوسخەی بوخاری نووسراوەتەوە کە ئێستا زۆر ئاسانەوە لە مۆبایلەکانمانەوە کاتی خۆی بەدەست نووسیانە. هەر کە سەفینەیەک بە درێژایی مێژووی موسڵمانان کە گەشتیان کردوچوون بۆ حەج و هاتوون و ڕۆیشتون هەر سەفینەیە صحیحی بوخاری تیا بوو بێ تووشی نوقمبوون نەبووە، تووشی زەرەر و زیانی دەریا نەبووە. زۆر باشە مامۆستا، وەکە گوترێ نەیارانی ئیسلام لە دژایەتی کردن و تۆمە دەڵبەستن و گومان خستن سەر قورآنی پیرۆز کۆڵەوار و دەستەوەستان وەستاون. واتە سەریان بەو کێوی قەندیل و پیرەمەگرو ناداوە، سەریان شکاوە و قەندیل و پیرەمەگرون هە لە شوێنی خۆیانە وەساوە. هۆکاری دژایەتی کردنی سەحیحی بوخاری دوای ئەو دەستەوەسان و کۆڵەوار بوونەیان دێ کە بەونە مادەم قورآنی پیرۆز هیچ گومان و دژایەتی و سوکایەتی هەڵناگرێ بابینە سەر سەحیحی بوخاری. بۆچی لەلایەن نێرانی ئیسلامەوە بەردەوام هەتا لە کوردستانە کتێب نووسراوە بە ناوی تاوانی بوخاری؟ بۆچی نێرانی ئیسلام دژی بۆ سەحیحی بوخاری بەردەوام ئەنووسن و قسەکەن؟ بەڵێ طبعا ئێمە بەپێی دەیان ئاەتی قورآن پێمان وایە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ دینداری نەک وەکو سەرچاوە بۆ دینداری لەگەڵ ئاەتە هیچ فەرقی نییە. فەرمودەی صحیحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە خوای گەورە فەرمێ من یوطیع الرەسوول فقد ئەطاع الله، وا فەرمێ کەس بە قسەی پێغەمبەر کە عەلەیهی السەڵات وسەلام بە قسەی خوای کردووە. و دەیان ئاەتی تریشمان هەیە کە ئەکرێ لە جێی خۆیان باس کرێ. دژایەتیکردنی بوخاری لەبەر شخصێک نییە کە ناوی محەممەدی کوڕی ئیسماعیل و لە بوخاراوە هاتووە ماندوو بۆ و گەشتێکی کردۆک و باسمان کرد. دژایەتیکردنی بوخاری لەبەر دینەکەیە، تانەدار لە بوخاری ینی تانەدار لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. مەبەسم لە شخصی بوخاری نیە، لە صحیحەکەیەتی، چکە وتمان بوخاری شخصێکە، ئەوە بەس کتێبی صحیحی بوخاری، تانەدان لەو ینی تانەدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. چونکە ئەوەی لە بوخاریە هەیە هیچ زانایە خلافی تیانێ کە هەر هەمووی صحیحە. ئەوەش باسمان کرد کە بوخاری لە زمانی خۆی طبعا بوخاری صحیحەکەی بڵاو نەکردوتەوە کە نووسیوێتی ئەم 7000 فەرمودەی بردوێتی بۆ لای 4 کەڵەزانای سەردەمی خۆی کە مامۆستای بوون. جا بۆ زانینێت ئیمامی بوخاریە فەرمێ من زیاد لە 1000 مامۆستام هەبووە لە بەردەمی عەلی کوڕی عەبدوڵای مەدینیان هەبێ، ئەوە کە زۆر جاڵی حەدەثەنا عەلی المەدینی، ئەفەرمێ لە بەردەمی ئەوانە بێ، لە بەردەمی هیچیانە لە ناخما مە دوایی باسیەکە بەڵام بە ئەدەبیش بۆ لەگەڵانە لە ناخما لە بەردەمی هیچیانە خۆم بە تەلەبە نەزانی و لەو عیلمەیە خوێندومە لە لای 1080 مامۆستا خوێندوێتی بوخاری، بەڵام مە فەرمێ لە بەردەمی هیچیانە خۆم بەوە نەزانی. یەکێ لە مامۆستاکانی کە پێڵم پیکەندی یان بیکەندی ئەڵێ کە بوخاری ئاتە مەجلیسەوێتر من تەواو هی نەبووم، یعنی ترسم لێ نیشتوانە لەبەرەوە بوخاری شخصیەتێکی تایبەتە. ئەمەی بوخاری نووسیوێتی داوێتی بە 4 زانای سەردەمی خۆی و توێتی بزانم ڕخنەیەکتانەتوانە لە 4 حەدیثات کێشەمانەیە کە بۆی ڕوونکردنجانە تۆ ڕاستەکەی، یعنی ئەتر کێشەیە نەماوە لە صحیحی بوخاریە. وەکوتمەوە ئیجماعی ئومەی لەسەرە، یعنی یەکدەنگی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە شافعی بە حەنەفی بە حەمبەلی بە مالیکی ئەمجا بە سۆفی بە سەلەفی، ئەو مەجلیسەیەمی تیابوون سۆفی تیابوو سەلەفی تیابوو جیهادی تیابوو خەڵکی لار و لەوێری تیابوو ئەنواع خەڵکی تیابوو، هەموو مسلمان و هاتووە بوخاری یەجمەعونا. باشە بۆیە تانەدان لە بوخاری لە صحیحی بوخاری ینی تانەدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێتر ئەوە وەکوتم ئەوە قسەی من نییە، قسەی نەوەویە کە شەرحی کردووە
فریانەکەوتۆ تەواویکە قسەی ئیبن حەجەرە، قسەی بەدرەدینی عینی حەنەفیە، قسەی ئیبن عەبدولبەڕی مالیکیە، قسەی ئیبن تەیمیە حەڕانی حەمبەلیە، هەر زانایەکەگری لە هەر مەذهەبێکە باسی بوخاریکە بە تایبەت باسێکە. بۆیە ئەو جۆرە ڕەخنە و گومانانە پێم وا بێ بوخاری بەهادارترەکەن، چکە ڕەنگ بێ خەڵکێک نەیزانی بێ بوخاری چێ، بۆیە کە ئەو ڕەخنانەی خوێندوێتەوە بەڵێ خەڵکێک گومانی بۆ دروستە بێوانە، بەڵام گومانەکان هەموو وەڵاو دراونەتەوە، ئەو کتێبە وەڵام دراوەتەوە ئەوەی کە جەنابەت باست کرد. ئەوانە پێم وابێ هەموو دەسوانن و کتێبەکان ئەوانشی کە ڕەخناگرن لە بوخاری بە تایبەتیوانەی ئەو سەردەمە زۆر بێ ئاگان لە زمانی عەرەبی و زۆر بێ ئاگان لە فقه، زۆر بێ ئاگان لە قەواعیدی ئوسولی، هەندێک جار زۆر بێ ئاگان لە واقع، چکە بەراوردکردنی هەندێک واقع زۆر هەڵەیە، یعنی تۆ بێ واقعێکی ئێستا بەراوردکەی لەگەڵ واقعی 400 سەدە پێش هێستا، چکە هەندێک فەرمودەمانێ باسی واقعێکەکە، ئەو ڕەخنانە هەندێک جار زۆر بەشمان ساهل لەم سەردەمەدا پێڕێک دروست بوون کە هەمووی اعتیماد و قورساییەکیان خستۆتە سەر قورآنی پیرۆز و بە هەموو شێوەیە فەرمودە ڕادەکەنەوە. جەنابیش پێشتر فەرمود کە تەواوی کاروبار و بنەمای ئاین لە 1300 فەرمودەکەی ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ کۆبووەتەوە و هەمووی باس کردووە بە گشتگیری و بە شێوەیەکی کورد. مەبەستمێ بەبێ فەرمودە بەبێ صحیحی بوخاری ئێمە دەتوانین دینداریەکی کامل و تەواو بکەین بۆ ژیانی خۆمان؟ بێگومان نەخێر، چونکە بەبێ فەرمودە ئینسان هە ناتوانێت نوێش بکە، هەموو قورئان بگەڕێ پێت ناڵێ لە ڕکوع بڵێ سبحان ربی العظیم وانە یا لە سجود وا بڵێ، یا هەموو قورئان بگەڕێ پێت ناڵێ نوێژی مەغریب 3 ڕکاتە یا نوێژی بەیانی 2 ڕکاتە یا نوێژی هەینی بەم شێوازەیە کە ئێستا ئێمە ئەیکەین. لەبەرەوە دابڕانی فەرمودە لە دینداری یعنی لێکردنەوەی باڵێک لە مرۆڤ، چۆن باڵندەیەک دوو بەبێ باڵێک ناتوانێت بڕۆ، کەسیش ناتوانێت. دواتر هیچ بەڵگەیەکمان نیە لە قورئانە بڵێ ئیکتیفاکەن بە قورئان، یعنی هیچ ئاەتێکمان نییە بڵێ بەس قورئان بەسە، بەڵام بە پێچوانە وتم دەیان ئاەتمانەیە وأطيعوا الله وأطيعوا الرسول من يطيع الرسول فقد أطاع الله بەدەر لە فەرمودە فليحذر الذين يخالفون عن أمره. خی گەورە فەرمێ باوریا بن خەڵکی لە قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرەچێت تووشی بەڵای گەورە بێت لە دنیا، لە قیامەتاش تووشی سزای سەختە بێ. وئین تطیعوه تهتدوا. خی گەورە فەرمێ ئەگەر بە قسەی پێغەمبەرکان عەلەیهی الصلاة والسلام ژیانیان خۆشە بێ. نەک هەر ئەوە، یعنی من دوای دراسەکردن و خوێندنەوەی ئەو کێشانی کە ئێستا هەیە لە عالەمە، هەر کێشەی خێزانیش قەناعەتم وایە هەر کێشەیەک لەسەر ئەم زەویە ڕۆدا هۆکارەکەی دوورکەوتنەوەی لە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەر کەسێ لەسەر ئەم زەویە کێشەیەکی هەیە، چی خێزان بێ یا دەوڵەت بێ یا شخصێکیش بێ بۆ خۆی، کێشەکەی بێنە وردی کەرەوە لای داوە لە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم، تەنانەت ئەگەر نەخۆشیەکیش بێ، مەرجنی هەموو نەخۆشەکان، بەڵام زۆر جار هۆکاری هەموو بەڵایە کە ڕوە کاتە مرۆڤایەتی ئەوەیە کە خەڵکێک دوور کەوتۆتەوە لە فەرمودەیەکی پێغەمبەر. ئەرکی موسڵمانان، ئەرکی ڕاگەیاندن، ئەرکی بانخواز، ئەرکی مامۆستایانی، ئەرکی خێزان، ئەرکی باوک بەرامبەر بەو تۆمەت و هێرشەی کە کرێت سەر صحیحی بوخاری و بەرامبەر بە صحیحی بوخاریەکەش خۆی بەبێ هێرش، ئەرکمان چییە بەرامبەر بە صحیحی بوخاری؟ دیارە هەر کەسێک بێوێت باسی دین بکە ئەبێ ئاگای لە قورئان و لە فەرمودە بێ، ئاگای لە فەرمودە نەبێ حرامە باسی دین کا بەڕاستی، یعنی حرامە کەسێک بڵێ شتە حەڵاڵە و شتە حرامە تا ئاگای لە فەرمودە نەبێ. و کاتی خۆشی هەروە بۆ ئەو زانایی کە بۆ بەزانا و مفتی ئێستایش ئەوەی کە ئەبێ بە مفتی ئاگایەکی باشی لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە کەسێک بێوێ دینداری بکە لە هەر بوارێکە لە بوارەکانی ژیان ئەبێ ئاگایەکی باشی لە فەرمودەی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم. ئەمجار ئێمە بۆ پەروەردە، یعنی هەر خێزانێک پێویستە لەسەری مناڵەکانی ڕابێنێ لەسەر سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم. تابعینە فەرمون، علەمای تابعینە فەرمون ئێمە چۆن سورەتێکی قورئانمان فێرەکرا لەلایەن دایک و باوکمانەوە بەو شێوازە فێری مەغازی پێغەمبەرەکەین عەلەیهی الصلاة والسلام. مەغازی مەبەست پێی سیرەی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام، بەڵام زیاتر غەزاکانی کراونەتە ناونیشان بۆ سیرەی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام. بۆیە خوێندنی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام مای خێر و بەرەکەتە بۆ ئینسان بۆ دنیا و قیامەتی. ئێستا لە ماڵەوە باوکێک کێشەی هەیە لەگەڵ کوڕەکەیە، ئەم کوڕە لە یەک فەرمودە لایدا و بەس فەرمودەکە جێبەجێ یا کێشەی نامێنێ، ژن و مێردێک کێشەیان هەیە لەگەڵ یەکتا، بەس فەرمودەکە بێنە دایک پێغەمبەر ئێمە وای فەرموو عەلەیهی الصلاة والسلام ئێمە ناڵێن ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. باشە خۆجاری وا هەیە خەڵکێکەڵێ ئەم مەسیحی و گاورانە هەڵسو کەوتە عەمەلیان زۆر لە ئێمە باشترە. باشە ئایا چنە بەهەشتەوە؟ نا، تا نەڵێن ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. کەوا بوو ئێمە کاڵین ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله بێ بە واقعی و بە کردەیش ئەم ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله لە ژیانمان ڕەنگ باتەوە، بە تایبەتی لە ناو خێزانەکان و لە پەروەردەکردنمانە. زۆر باش مامۆستا، تا چەند بۆچی لە کوردستان هیچ کۆڕ و کۆبوونەوەی نابین بۆ خوێندنی فەرمودەکانی صحیحی بوخاری؟ ینی تا ئێستا نەمان بیستوە کە کۆڕ و کۆبوونەوەیەک هەبێ شوێنێکی گشتی هەبێ کە صحیحی بوخاری تیا بخوێنێت.
دیارە لەم ساڵانەی دوایە خۆ قورئانیش هەر بە سەنەد نەخوێنراوە لە وڵاتی ئێمە زۆر بەکەمینە بێ لە دوای 2000 ئەم سنتەری قورئانیانە و خەڵکێک کوێ دەرەوەی عێراق و یا بڵین دەرەوەی کوردستان و ئیجازەی قورئانە ئەمێ چەند ساڵ قورئانمان خوێندو و قورئانمان لەبەر بۆ نەمانزانی قورئان بخوێنی ئێستاش مامۆستای بەڕێزیوا چ ساڵە قورئانە خوێنێ قورئانەکەی ڕەوان نییە چی بکە ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو سەنەدەی کە ئومەی ئیسلامی پێ هاتووە سەنەد واتە ڕشتە ئەوەیە بۆنە من لە مامۆستایەک ئەو لە کەسێک تا ئەگاتەوە بوخاری خۆی بۆنە لە فەرمودەیە لە قورئانە تا ئەگاتەوەی چێک لەو پێشەوایانی قورئان بۆیە ئەبێ ئەم زانستانە بە سەنەد بخوێنرێ لە وڵاتی ئێمە ئەم دوو زانستە خوێندنی قورئان بەڕەوانی لەگەڵ خوێندنی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڕەوانی نەخوێنراوە بەڵام وردە لێرە و لەوێت سنتەر و ئێستا بوون دارولحەدیثەیە لە کوردستانە مەدرسەی ترێ بە ناوی ابن صلاح و چی و ئەوانە کۆمەڵێک مەدارسی باش کراوەتەوە کە ڕۆژانە فەرمودەکانی پێغەمبەری تیا خوێنەرێ عەلەیهی سەڵات وسەلام حەقی خۆشێتی یعنی مامۆستای مزگەوتەکان شەوێک تەرخانکەن لە هەفتەیەک یا دوو شەوێک تەرخانکەن بۆ خوێندنەوەی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ دنیا و قیامەت بۆ دنیا و قیامەتیان ئەبێتە خێر و بەرەکەت بۆیان مامۆستاگەر لە موسنەدی زانایانی دیکەدا فەرمودەیەکە بێ و لای بوخاری بوونی نەبێ ئێمە بمانەوێ بڵین ئێمە مادەم لە بوخاریانە وەکو چۆن دەگوترێ ئێمە سەر بە مەزهبی شافعین مادام لە مەزهبی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم شتەنی ئەیدی ئێمە پشت بە مەزهبەکانی دیکە نابەزدین فەرمودەیەکە بۆ منە لە مەسەلەی حەڵاڵ و حەرامە بێ لە هەر مەسەلەیەکی ترا بێ لە ئەحکامێکا بێ لای ئیمامی ئەحمەد لای ئیمامی مسلیم لای ترمزی لای ئەوان دیکەی بەڵام لای بوخاری نیە ئەو کاتە ئێمە ئەتوانی بەس پشت بەوەی بوخاری ببەستی نەخێرنا بە یەکدەنجی زاناکان ئەڵێن بوخاری لەم یەستەوعی بالصحیحە کولە ئیمامی بوخاری نەهاتوە هەموو فەرمودە صحیحەکان بێن فەرمودەی زۆر صحیحمانەی و ڕۆژانە من و تۆ ئیشی پێکەین بەبێ ئەوەی بزانین لە بوخاریان لە بوخاریانی ئیشی پێکەین و بە بەشێک لە دینداری زانین لە بوخاریشانیە کەواتە مەرج نییە مادەم لە بوخاریانە ئەگەر فەرمودەیەک لای ئەوانی دیکە نەبێ لای بوخاری هەبێ ئێمە پێمان وابێ بڵێن لەبەروی لەگەڵ دینداریمانە ناگونجێ قورسەیان بەونە جۆرە لە جۆرەکان لەگەڵ قورئانە بە تێگەشتنی ئێمە کۆگ نییە ئەو کاتە ئەرکی ئێمە هەر ئەوەیە بێ ئەوەی بوخاریش پەسەند بکەین خۆی وەرنەگرتنی فەرمودەیەک لە بوخاریە چۆنەڵێ دوو شێوازە کەسێک هەر ڕەدی بداتەوە بڵێ هەر نییەوە صحیح نییە و ڕاست نییە و هەڵبەستراوە ئەوە زۆر خراپە بۆ دیندار کەسێکی تر بۆ نمونە تەمەڵە لە دینداریە بوون من لە شتێکا تەمەڵم ناتوانم ئەڵێ ئەمەی بوخاری مەرج نییە چێ بوخاری وتی تەواو بێ ئەو کاتە تەمەڵی خۆمەوە میرە کردو ئەوە جیاوازترە لەگەڵ کەسێکا کە ڕەخنا ئەگرێ لە بوخاری بەڵام فەرمودەی بوخاری هەر ڕیزبەندی دینداری وایە دوای قورئانە بێ بۆ بوخاری ئەم جابچی بۆ مسلیم ئەم جادەی بۆ چوار سونەنەکە یا مسنەد ئیمامی ئەحمەد و ئەوانە بەو شێوازە دینداریەکەوە زانایانی شەروا فتوایان داوە یعنی بە درێژایی ئەم 400 سەدەیە کە فتوا هەبوو فتوا بەم شێوازە درراوە چی سەحابەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوانەی کە مفتی بوون چی زانا گەورەکان چی چوار مەزهەبەکە دوای ئەوان ئێستایش لە جیهانی ئیسلامیە زانایە کە فتوادا پرسیارێکی دیەکەن یەکسەرچێ بۆ قورئان لە قورئانە نەبێ بێ بۆ بوخاری بێ بۆ بوخاری و مسلیم ئەمجا لە بوخاری و مسلیمانە بوو دێ بۆ کتوبی تری سونە ئەگەر نەبوو ئەمجا ئیجتیهادەکە ئەمانسا زۆرجار لە کۆتایی فەرمودەکانە دەفەرموێت متفق عەلەیه ئەمە چ ڕەواج و پێگەیەکی زیاتر بە خودی ئەو دوو فەرمودەیەدا کە ئیمامی بوخاری و ئیمامی مسلیم گێڕایان ڕەزا و ڕەحمەتی خۆیان دێ ئێمە جاری وا هەیە ئەڵێ لە پۆلی شەشە سێتە لە بە نەوەنۆیان هێناوە باشە بەس بە پۆینت فەرقیان هەیە ئەمەی تریان کە پۆینتەکەی بۆم نەحەوتە زیاتر لە پۆینت پێنجەکە وایە لەناو بوخاریە وایە هەندێک فەرمودا هەیە بڵین هەمووی سەڵاسەتە فەرمودەکە بەڵام هەیە چۆنەڵێ شتێکی زیاتریشی لەگەڵایە قورسایی زیاترە ئەو فەرمودەی کە پێوترێ متفق عەلەیه یعنی هەردوو شەیخی حەدیث هەردوو کەڵەزانەی حەدیث کە بوخاری و مسلیمن هیچیشیان عەرەب نەبوون ئەم دوو کەڵەزانایە هەردووکیان بە یەک ڕێگە فەرمودەیەکیان هێنابێ ئەو بێتە متفق عەلەیه مامۆستایان کۆتا قسەت لەسەر پێگە و گەورەی صحیحی بوخاری شتێک من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەیەکی پێ کەسێک بڵێ مەبەستی بۆ بوخاری ئەم کتێبەی نووسی و ئەم گەشتە زانستی کرد ئەڵێن مەبەستی سەرەکی پێشەوا بوخاری لەم کتێبەیە سێشتە یەکەم ڕوونکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام بەوردی لەبەر ڕۆشنایی دەرکانی قورئان و سنت کە بوخاری بەس فەرمودە نیە ئاەتشی تایە ئاەتێکی زۆریشی تایە بوخاری ئاەتەکە ئەمجا کتاب و تەفسیر یعنی بەشی تەفسیری قورئان لە هەموو بەشەکانی بوخاری گەورەترە ئەمەم ئامانجی یەکەمیت ئامانجی دۆمی پاراستنی فەرمودە ڕاستەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە تیاچوون و لە بیرچوونەوە چونکە بە مروری زەمان شت بیرەچێتە وانە ئێستا تۆ شتێ باپیرت بۆ باوکی بۆ باوکت باسی کردبێ باوکت لە تۆ باشتر ئەیزانێ بۆیە کە کوێنەوەکەی تۆ خواردتر ئێتر وردە وردە نامێنێ بۆیە بوخاری ویستێتی ئەم فەرمودانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پارێ ڕەدانەوەی ئەو فکرە و بیرۆکە چەوت و خوارانەی کە بەرۆکی جیهانی ئیسلامی گرتبوو لەو سەردەمەدا
بە تایبەتی فکرەی خەوارج و مرجیە و معتەزیلە و ڕافیزە و غەیری ئەوانیش کە زۆرجان هەوڵیان داوە چ زانایانە یان نەزانانە ئاینی جوان و چاکی ئیسلام بشێوێنن لە هەموو بوارەکان. بۆیە پێشەوا بوخاری لە سەحیحەکەیدا زۆر جوان و ورد هەموو ئەو بیرۆکە چەوتانەی ڕەت کردوتەوە بەبێ ناوزڕاندنی هیچ کەسێک. طبعا بۆ زانست ئێمە لە علمی حەدیث شتێکمان هەیە بۆ نمونە کەسێک فەرمودێکی گەراوت و درۆزن بووە دوو لە ڕووی جەنابتان زانای تر وتیانە کەذاب بەس بوخاری قەت نهاتۆ بەسەر زاریا بە کەسێکی خوێنەوار بڵێ کەذاب. ئەوەی چەکە لەو دەرسانی کە بوخاری فێرمانەکە بۆ ئەهلی علم لە ژیانی بوخاریان نابینی بە کەسێکی زۆر خراپی وتە بێ درۆزن پێی وتە بێ بێدین پێی وتە بێ دەجال ئەم کە زاراوانە هیچی بەکار نهێناوە. بۆ بوخاری بەدەبێتی منکر الحديث ئەو پەڕی قسەی کە وتێتی حەدیثەکەی باش نییە بە کەڵک نایە وتێتی تەڕەکوه یعنی زاناکان وازیان نێناوە نەیوتۆ من وتێتی ضعف و ئەم دەسەواژە جوانانە کە لە بوخاریە هەیە. بۆیە من قەناعەتم وایە ئومەی ئیسلامی لەم کاتەیە بە تایبەتی خوێنەوار و داعی و بانخواز و مامۆستاکان و بەدارسی دینی زۆر پێویستیان بە خوێندنی بوخاری بەڵام بە وردی بە شێوازی ئیبن حەجەر. ئیبن قەییمی جەوزی کتێبێکی لە ئەعلام الموقعین باسی فتواوە ناکە ئەڵێ هەر کەسێک قورئانی زانی و کتێبی بوخاری لەبەر دەسا بوو باش لی تێگەیشت ئەتوانێت فتوا بدە. یعنی هەر کەسێک قورئان و بوخاری زانی ئەتوانێت بێ بە مفتی. طبعا کە قورئان و بوخاری زانی بەو شێوازەی کە لە زمانی عەرەبی و ئەوانەیش بێگومان شارەزابێت. بۆیە ئێستا ئێمە زۆرمان پێویست بۆیە باوەڕت بێ من ئەو ختمەی کە کردمان یعنی چەند ساڵە شتە خوێنمەوە شتە خوێنم و دیارەشتی کەم ئێمە ئەڵێ کە کەس نەبێ ڕەجەب سەرپاڵە ئەجینا ئەمە بە بەراورد لەگەڵ خەڵکی ترا هیچمان نییە یعنی هیچمان نەخوێندووە شتمان زۆر کەم خوێندووە. ئەو چەند ساڵی کە دینداری ئەبیستم و شتم بیستەوە و شتم خوێندووە ئەنە هەمووی لە بوخاریە هەیە بە سەنەت. بۆیە ئەڵم بریا لە ژاتی هەندێک کتێب کە ئەخوێنرێ لە وڵاتی ئێمەیە بوخاری دانرا ینی بوخاریە کە ئێتر وەکوتم هەموو دینیتایە زۆر بە جوانی زۆر بە ئەدەبەوە فێری دینداری تاکات دیندارێکی جوان و ڕێکوپێک بۆ دنیا و بۆ قیامەت. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخوازی ئیسلامی سپاس بۆ ئامادەبوونت. بینەرانی عەزیز خۆشەویست سڵاو و ڕێز و حرمەت دەنێرین بۆ گیانی پاکی تاقانە پێشەوای ئومەت هەمومان قەرزاری ئەوین پێشەوە ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئاینی پیرۆزی ئیسلام و خودی پێغەمبەری پێشەوای پێناساندین صلی الله علیه و سلم. درود و سڵاویش دووبارە نێرینەوە بۆ گیانی پاکی چرای نێو دڵمان و ژی لەمۆی دەستمان بەرەو ڕۆژی قیامەت و بەرەو ڕەزامەندی خوا حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.